الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خير خلقه محمد وعلى آله وصحبه أجمعين. أما بعد، برزان خوشوستان، بەردەوامین لە شەرحکردن و شیکردنەوەی فرموودەکانی سەروەرمان خۆشەویستمان درودی خوای لەسەروی لە کتابی ئەربعین نەوەویەی ئیمامی نەوەوی ڕەحمەتی خوای لێبی کە گەیشت بووینە فرموودەی سێزدەمین. ئەویش یەکەکە لەو فرموودانەی کە فرموودەیەکی زۆر گرنگە و تایبەتە و معنا و واتای زۆر لە خۆی دەگری کە فرموودەیەکی صحیحەش طبعا لە صحیحیندا هاتووە، ئیمامی بوخاری و مسلم ڕیواتیان کردووە و فرموودەی ئەنەسی کوڕی مالکە ڕەزامەندی خوای لەسەربی کە یەکێک لە کونیەکانی بە کونیەی ئەبوو حەمزە هاتووە، هەر وەکو کە ئیمامی نەوەوی بەو ناوە و بەو کونیەیە ئاماژەی پێ کردووە کە دەفەرمێت عن ئەبی حەمزەتە أنس بن مالك رضي الله عنه خادم رسول الله صلى الله عليه وسلم عن النبي صلى الله عليه وسلم قال لا يؤمن أحدكم حتى يحب لأخيه ما يحب لنفسه. برزان کورتەیەک لەسەر ڕاوی فرموودەکە ئەویش کە وەکو ئاماژەمان پێکرد ئەنەسی کوڕی مالکە ڕەزامەندی خوای لەسەربی کە خەزرەجی و ئەنساریە و طبعا پێش کوچی پێغەمبەر درودی خوای لەسەربی بە 10 ساڵ لەدایک بووە، یعنی ئەویش طبعا کە موسڵمان بوو، تەمەنی گچکە بوو، لە منداڵی موسڵمان بوو و یەکێکە لەو هاوڵانەی کە تەمەنی زۆر درێژ بوو کە هەتا 93 کۆچی ژیا، طبعا گوتمان دێ پێش کوچی لەدایک بووە و ساڵی 93 کۆچی وەفاتی کرد کە تەمەنی دەبیتە 103 ساڵ و هەر لەبەر دوعای پێغەمبەر درودی خوای لەسەربی کە داوایان لێ کرد کە دوعای بۆ بکات پێغەمبەر درودی خوای لەسەربی کە ئیمامی بوخاری و مسلم ڕیواتیان کردووە کە پێغەمبەری خوا درودی خوای لەسەربی دوعای بۆ کرد، فەرمووی اللهم أكثر ماله وولده وبارك له فيما أعطيته. وهل لەبەر ئەوە وەکو زانایان دەفەرمون بە بەرەکەتی دوعای پێغەمبەر درودی خوای لەسەربی تەمەنی زۆر درێژ بوو و خوای گەورە نەوەیەکی زۆری پێبەخشی، منداڵ و نەوەی زۆر بوو، بۆیش تەمەنی گەیشتە 103 ساڵ. طبعا لە ئەگەرچی لە سەرەتای ژیانی و لە خزمەت پێغەمبەر بووە درودی خوای لەسەربی 10 ساڵ خزمەتی پێغەمبەری کردووە درودی خوای لەسەربی، بەڵام دوایێ طبعا چوو بەسرە و لە بەسڕەش ماوە لە خلافەتی عومەری کوڕی خەتاب و هەتا بڵێن وەفاتیشی کرد هەر لە بەسڕا بوو و بۆیش وەکو باز دەکەن کە کوتا سەحابی لە بەسڕا کە وەفاتی کرد ئەنەسی کوڕی مالک بوو ڕەزامەندی خوای لەسەربی و هەر وەکو خۆی دەجێرتەوە کە دەفەرمێت من ئەو هەموو خزمەتەی پێغەمبەر درودی خوای لەسەربی وەکو ئاماژەمان پێکرد بە ماوەی 10 ساڵ، دەفەرمێت فما قال لي أف قط ولا قال لشيء فعلته لما فعلته ولا لشيء تركته لما تركته. دەفەرمێت من ئەو فترەی کە لە خزمەت پێغەمبەر بووم درودی خوای لەسەربی لەو 10 ساڵە ڕۆژێک لە ڕۆژان بڵێن هیچ قسەیەکی ڕق و ناخۆشی بە منی نەگوت ئوف، یعنی کە چەند گچکەیە و هەر شتێکە کردم من کردبیت نەیگوتووە بۆ ئەو هات کرد، یان هەر شتێکە نەم کردبی یان تەرکم کردبی بە منی نەگوتووە بۆ وات نەکرد یان بۆ تەرکت کرد. و یەکێکە لەوانەی کە 8 غەزای بینیوە لەگەڵ پێغەمبەر درودی خوای لەسەربی و چەندین فەتحی مەککە و فتوحاتی تریشی بینیە و یەکێکە لەو هاوڵە بەڕێزانەی کە فرموودەی زۆری ڕیوایەت کردووە لە پێغەمبەری خوا درودی خوای لەسەربی کە پێی دەگوترێ ینی الڕوات المكثرين للرواية عن النبي صلى الله عليه وسلم کە ژمارەی 2286 حەدیسی ڕیوایەت کردووە لە پێغەمبەری خوا درودی خوای لەسەربی.
لەبەرەوە وەکو باسیشمان کرد لەبەرەوە تەمەنی درێژ بوو بڵێن هەتا وەفاتی کرد بوو بە 103 ساڵ. بەڕێزان ئەم فەرمودەیە وەکو فەرمودەکانی پێشووتریش یەکەکە لەو فەرمودانەی کە گرنگە و معنای زۆر لە خۆی دەگری. بویە ئیمامی ئەبوو داود خاوەنی سونەن ئەبوو داودی سەجستانی یەک لە قسەکانی کە وەصفی ئەم فەرمودەیە دەکە دەفەرمێت إنه من الأحاديث التي عليها مدار الإسلام. ئەمە یەکەکە لەو فەرمودانەی کە یعنی پەیوەندی بە هەموو دینەوە هەیە. وإمامي فشاني يكك لزانيان دفرميت إن هذا الحديث قاعدة من قواعد الإسلام الموصى بها في قوله تعالى واعتصموا بحبل الله جميعا ولا تفرقوا. دفرميت أم فرمودي يكك بنمايكاني آيني بيروزي إسلام ك وصيت كرا وبو مسلمانان وەک ئەوەی کە لە فەرمودەی خوای گەورە لە قورئانی پیرۆز هاتووە واعتصموا بحبل الله جميعا ولا تفرقوا، یعنی دەست بگرن بە بڵێن دینی خوای گەورە هەمووتان و پەرتەوازە نەبن. بۆیە بەڕێزان ئەم فەرمودەیە کە بەوەی دەست پێکراوە پێغەمبەر درودی خوای لەسەر بی کە فەرمووی لا یؤمنوا، لێرە یەک لە بابەتەکان نەفی ئیمانە، يعني ليرة پیغمبر درود خوالي سربي نفي إيماني أو كسدك، بلام ليرة أم نفيه وكو زانان دفرمون نفي كمالة، نك نفي أصل إيمانه. بوي طبعا يعني كدفرمت لا يؤمن أحدكم حتى يحب لأخيه ما يحب لنفسه، يعني أو كس إيماني نية أويك إلا أو كس إيماني هي، يعني أو كس إيماني نية أجر اشتك لو خوي بيوت لو براي خوي نيوت نا او كسا ايمان داره كهرشتك لو خوي بيوت لو براي خوش بيوت. بويا ام نفي كمالي ايمانه، وكو حافظي ابن حجر عسقلاني ده فرميت المراد بنفي كمال الايمان، يعني تواوكروا ايماني كامل ما بس بيعمر صلى الله عليه وسلم بي اويا. ونفي اسم الشيء عن معنى نفي الكمال مستفيض من في كلام العرب كقولهم فلان ليس بإنسان، يعني مثلا أما طبعا لزمان عربي زور هاتوا بونو منك هيك بكسك بلا فلان كس إنسان نية، إخو هاري إنسان بس كذا لي إنسان نية يعني صفاتي إنساني تيدا نية. وهروها إمامي نوويش لشرح صحيح مسلم ده فرميت معناه لا يؤمن الإيمان التام، يعني أم كسا إيمانك كاملنا بإيمانك تواوينية، وإلا فأصل الإيمان يحصل لمن لم يكن بهذه الصفة، يعني أصل إيماني أقريك تنانت أو صفتش تدانا بي هر إيمان داره، يعني لبازني إسلام وإيمان درناش، بلام أقر أم صفتي تدابي أما دليلي تمام إيمانه وكمال إيمانه. وهروها ابن صلاح شارزول ده فرمت معناه لا يكمل إيمان أحد حتى يحب لأخيه في الإسلام ما يحب لنفسه، لا يكمل يعني أو كسا إيماني كامل نابي حتى أو اشتيك بو خوي بيوت دبي بو براي مسلماني خوش بيوت. وابن رجب حنبليش لشرحي 40 نووية ده فرمت أن المراد بنفي الإيمان نفي بلوغ حقيقته ونهايته، يعني ناقة كوتا مرتبة ومقام إيمان بلو بيجي إيمان حقيقة إيمان. وبرزان هر أم حديثة نفسي أم فرمودية برواية ابن حبان يعني رونترو زقترو واضحتر هاتوا كما بستي پیغمبر درود خواه لسربي ليرا نفي كمال إيمان نك نفي حقيقة إيمان كلفظكي بوشي وازهاتوا كاد فرميت لا يبلغ عبد حقيقة الإيمان حتى يحب للناس ما يحب لنفسه في الخير. بزانا همان فرمودية بلان بريواتي ابن حبان بو لفظهات وكاب بيغمر صلى الله عليه وسلم فرمود أو كسا ناقة حقيقة إيمان، لا يبلغ عبد حقيقة الإيمان أو كسناقة بلو بيقو مقامي كمال إيمان حقيقة إيمان حتى أو كسا أو اشتيك بخوي بيوت دبي بغير خوش بيوت لا أموري خير. وطبعا أما زورة بونمونا حديث الترمانة يكاتيكا
پێغەمبەر درود خوای لەسەر بی ئیمامی بوخاری ڕیوایەتەکە حەدیثی ابن عباس کە باسی ئەو کەسانە دەکە کە تاوانی گەورەش دەکەن بەڵام ئەو تاوانە گەورەیە نابیتە هۆی ئەوەی کە ئەو کەسە ئیمانی خۆی لەدەست بدە. ڕاستە بە لەفظی حەدیثەکە هاتووە کە پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمووی لا يزني الزاني حين يزني وهو مؤمن ولا يسرق السارق حين يسرق وهو مؤمن. لێرە کە نەفی ئیمانەکە لە بۆ ئەو کەسەی کە زینا دەکە یان دزی دەکە هەموو زانایان کودەنگن لەسەر ئەوە کە ئەم تاوانانە ڕاستە تاوانی گەورەن بەڵام ئللا مەگەر کەسێک بە حەلال بزانی، يعني وەکو عەقیدەی ئەهلی سونە و جەماعە کە دەفەرمون لا نكفر أحدا من أهل القبلة بذنب ما لم يستحله، يعني کەس نابی ئێمە کەس نابی کافر بکرێ بە تاوانێک تەنانەت ئەو تاوانە ئەگەر گەورەش بی ئللا بە مەرجێک ئەگەر ئەو کەسە بە حەلال بزانێ ئەو کاتە پێی کافرەبی. بەڵام ئەگەر خۆی بە مسلمان بزانی بەڵام ئیتر شەیتان زەفەری پێی کرد و ئەم تاوانە گەورەیەی ئەنجامدا ئەو کاتە خەلەل لە ئیمانەکەیدا هەیە بەڵام لە بازنەی ئیسلام و ئیمان دەرناچی. و هەندێک لە زانایان دەفەرمون لەو کاتە لە ئەسنائی ئەو تاوانە ئیمانی لێ وەردەگیرێ. بۆیە پێغەمبەر صلی الله علیه و فەرمووی لا يزني الزاني حين يزني وهو مؤمن ولا يسرق السارق حين يسرق. لە کاتی دزیکردن لە کاتی زیناکردن ئیمانی نییە بەڵام دوای ئەوە ئیمانی يعني بۆی دەگەڕێتەوە یان وەکو پێشتر گوتمان ئیمان زیاد و کەمەکە و ئەمە نابیتە هۆی ئەوەی کە کەسەکە لە ئیسلام و ئیمان بڵێن دەرچی. و هەر لەبەر ئەوە بەڕێزان ئەم بڵێن صیفەتە کە یەکێکە لە صیفاتی ئیمان یان یەکێکە لە نیشانەکانی بیرروبڕوا و ئیمان ئەویش کە ئەم صیفەتەیە وەکو گوتمان ئەو کەسە کە هەر شتێک بۆ خۆی بێوێت دەبی بۆ خەڵکی تریش بە هەمان ئەندازە خێر بۆ خەڵکیش بێوێت نەک تەنیا بەس کەسێکی ئەنانیبی بەس تەنیا خۆی بۆ خۆی بێوێت. و بۆیە ئەمە بەشەکە لە ئیمان یان وەکو زانایان دەفەرمون یەکێکە لە شوعەبی ئیمان یەکێکە لە نیشانەکان و صیفاتی ئیماندار. و هەر لەبەر ئەوەش تەمان وەکو گوتمان ئەم حەدیثە ئیمامی بوخاری و مسلم ڕیواتیان کردووە و بزانە ئیمامی بوخاری ناونیشانی بابەکەی ناوی لێناوە چی؟ ناونیشانی بابەکە ناوی لێناوە باب من الإيمان أن يحب لأخيه ما يحب لنفسه. بزانە من الإيمان يعني ناونیشانەکەی بەو شێوازە داینەوە ئیمامی بوخاری کە بەشێک لە ئیمان یان نیشانەیەک لە نیشانەکانی ئیمان چییە؟ ئەوەیە کە ئەن يحب لأخيه ما يحب لنفسه. ئیمامی مسلم ناونیشانی بابەکەی لێناوە چی؟ من خصال الإيمان أن يحب لأخيه ما يحب لنفسه. بزانە بەڕێزان من خصال الإيمان يعني چی؟ يعني لە صیفاتەکان و لە نیشانەکانی ئیمان ئەویش چییە؟ ئەوەیە کە أن يحب لنفسه ما يحب لغيره. بۆیە بەڕێزان يعني ئەم فەرموودەیە حقات يعني یەکێکە لەو فەرمودانەی کە پەیوەندی بە مافی خەڵکەوە هەیە. يعني معلومە کە ئاینی پیرۆزی ئیسلام دوو جۆر پەیوەندی هەر ئینسانێک ئینسانی مسلمان ئینسانی ئیماندار دوو جۆر پەیوەندی هەیە لە ژیانیدا و دەبی هەوڵ بدە ئەم جۆرە پەیوەندیانە ڕۆژ بە ڕۆژ بەهێزی بکە بە قووەتی بکە بڵێن بە عیبادەت و بە دینداری و بە خواترسی و بە ئەنجامدانی بڵێن شعائیری ئیسلام و بە جێبەجێکردنی فەرمانەکانی خوا و پێغەمبەری خوا درودی خوای لەسەر بی. پەیوەندی یەکەم ئەویش کە پەیوەندی بینی خۆی و خوا هەر ئینسانێکی مسلمان هەر ئیماندارێک هەر کەسێک ئەم پەیوەندیە کە دەبی ڕۆژ بە ڕۆژ هەوڵی بدە بەهێزی بکە بەو عیبادەت و بڵێن شعائیری تعبودی کە ئەم پەیوەندیەی بەهێزەکە کە بریتیە بۆ نمونە لە نوێژکردن و لە دوعاکردن و یعنی ئەو عیبادەتانەی کە ڕاستەوخوو بڵێن لە بینی عەبد و بینی خوایە. بەڵام پەیوەند ئەمە کە وەکو پێ دەڵێن پەیوەندی عامودی یان ئەستوونی. بەڵام پەیوەندیەکی ترمان هەیە کە پێی دەگوترێ پەیوەندی ئوفوقی پەیوەندی ئاسوویی. ئەویش ئەوەیە کە پەیوەندی لە نێوان مسلمانەکان ئیمانداران بەلکو تەنانەت پەیوەندی لە نێوان مسلمان و غەیری مسلمانیش ئینسان چۆن هەوڵ بدە ئەو پەیوەندیە بپارێزی یان گەشەی پێ بدە یان بەهێزی بکە. و بۆیش بەڕێزان زۆر جار ئەگەر دیقەت بدەیت
يعني خوای گەورە دائما کاتی کە باسی یەکێک لە مافەکانی خۆی دەکە لەسەر بەندەکانی خۆی ئەوش کە بریتە لە عیبادەت يعني ڕەبتی دەکە بە مافەک لە مافەکانی خەلک يعني مثلا لە چەند جێ لە چەند ئاەتی قورئان کە هاتووە خوای گەورە کە باسی ئیقامەی نوێژەکە کە دەفەرمێت ئەقیموا الصەلاتە لە پاڵ ئەوە وئاتوا الزەکات زانن بەڕێزان ئەقیموا الصەلات ئەمە يعني پەیوەندی بە چووە هەیە پەیوەندی بە ئیقامەی سەڵات نوێژکردن ئەو پەیوەندیەی لە نێوان عەبد و خوا لە نێوان بەندە و خوا کە بەهێزی بکە بە قووەتی بکە بە نوێژەکان و ئەقیموا الصەلاتە دوای فەرمووی وئاتوا الزەکات بزانە زەکات پەیوەندی بە يعني ئەو پەیوەندیە ئاسوویی و ئوفوقیەیە کە لە نێوان موسڵمانان زەکاتی ماڵی خۆت بدە بەچێ ئەو کەسەی کە ماڵی خوا پێی بەخشیوە کە گەیشتوتە ئاستە گەیشتوتە نیساب و ساڵێکی بەسەر چووە ئەمە نیزبەیە کە دەیدەت لە بوو فەقیر و نەدار و هەژار و دەستکورد بۆ ئەوەی ئەم پەیوەندیە کۆمەڵایەتیە بەهێزبی لە نێوان مسلمانان لە نێوان ئیمانداران بۆیە یعنی لە زۆر ئاەتی تر و لە زۆر دەقی شەرعی تر دەبینی کاتی کە خوای گەورە باسی مافەک لە مافەکانی خۆی دەکە ڕەبتی دەکە بە مافەک لە مافەکانی خەڵک بە مسلمانان بۆ ئەوەی کە یعنی ئینسانی ئیماندار لە یەک کاتدا هەوڵ بدات ئەم هەردوو پەیوەندیە بپارێزی بۆیە بەڕێزان ئەم بڵێن فەرمودەیە وەکو گوتمان باسی ئیمانەکە کەواتە یەک لە خاڵەکانی تر پەیوەندی بە ئیمانەوە پێشتریش ئاماژەمان پێکرد کە ئیمان کەم و زیادەکە ئەلئیمان یەزید و وەینقوس بزانە کەواتە ئەو کەسەی کە ئەم سیفەتەی تێدایە ئیمانی زۆر بەهێزترە زۆر پلە و پێگەی زۆر بەقوەتر و بەرزترە لە کەسێکی تر کە ئەم سیفەتەی تێدا نییە دوای کە خوای پێغەمبەر صلی الله علیه و سلم لەو فەرمودەیە دەفەرمێت حتى يحب لأخيه ئەم لأخیهە لێرە زانایان دوو بوچوونیان هەیە بوچوونێک ئەوەیە کە مەبەستی پێ الأخ في الدين يعني لأخيه يعني مەبەستی پێ چییە مەبەستی پێ ئەو کەسەیە کە بڵێن کە مسلمانە حتى يحب لأخيه ما يحب لنفسه و يعني بەڵگەیان ئەوەیە کە دەفەرمون هەندێک فەرمودێتر هاتووە بڵێن بە ڕوونی و بە زەقی باسی مسلمانی کردووە نەک یعنی ئوخوەی بڵێن نەسەب یان ئوخوەی بڵێن ئینسانی نییە بۆیە دەڵێن بوو نمونە پێغەمبەر درود خوای لەسەربی لە دوو فەرمودەی صحیح طبعا هەردووکی متفق عليهن کە ئیمام بوخاری و مسلم ڕیواتیان کردووە یەک لەو فەرمودانە کە دەفەرمێت المسلم للمسلم كالبنيان يشد بعضهم بعضا وطبعا راوية كذا فهمت وشبك النبي صلى الله عليه وسلم بين أصابعه أوها هردو بنجكاني هردو دستكاني أوها بنجكاني كردي بناويك فرموي المسلم للمسلم يعني إنساني مسلمان بو براي خوي مسلمان وكو ديوار وايا كالبنيان وكو ديوار وايا أو ديوار أو خشتو أو بلوكانا چۆن يعني دروست دەکرێت چۆن دادەندرێ ئەوها هەمووی تێکهەل دەبن بە یەکتر دەچن بەناو یەکتر بۆیە پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمووی يشد بعضهم بعضا يعني بڵێن مسلمان بۆ برای خۆی مسلمان وەکو دیوار وایە ئەوها پێکەوە بەسراوە ئەوها پەیوەندیان ئەوها بەقوەت و بەهێزە ئەوها پشتگیری یەکترەکەن و هاوکاری یەکترەکەن و هەوڵەدەن یەکتر سەر بێخن و بڵێن خێر و خۆشی بۆ یەکتریان دەوێت هابزانە ئەمە فەرمووی المسلم للمسلمی لە فەرمودەیەکی تر ئەویش وەکو گوتمان کە بوخاری مسلم ڕیواتیان کردووە پێغەمبەر درود خوای لەسەر فەرمووی مثل المسلمین یان لە ڕیواتێک المؤمنین في توادهم وتراحمهم كمثل الجسد الواحد إذا اشتكى منه عضو تداعى له سائر الجسد بالحمى والسهر دەفەرمێت نمونەی ئینسانی ئیماندار ئینسانی مسلمان لەگەڵ یەکتر با بڵێن ئەو پەیوەندی لە نێوانی یەکتریاندا کە هەیە ئەو بەزەیی و خۆشەویستی و محەبەت و مەوەدە کە لە نێوانی یەکتریاندا هەیە نمونەی
جسدك يعني جستي كسك كاتي ككسك پنجەیەکی مەسەلەن بریندارە بی هەموو جەستەکەی یعنی ئەوە دەبی یعنی شەو خەوی لێ ناکەوی و هەمووی ئەزیەتە خۆ و هەمووی پێی نەخۆشە بی ئەگەر چی مەسەلەن لە جێیەکی کەمیشیان لە جێیەکی بریندار ببی بۆ نمونەیان ئازار لە جێیەکی داهابی بۆ نمونە سەری بێشی پێی بێشی دەستی بێشی پشتی بێشی هەر جەیەکی بێشی هەموو لاشەی استیجابەی دەبی و هەمووی یعنی خۆشی لێی حەرامە بی لەبەر ئەم ئێشە و ئێش و ئازارەی کە لە جەیەکدا هەیە بۆیە پێغەمبەر صلی الله علیه وسلم وەصفی مسلمانانی کرد بەو شێوازە بۆیە هەندێک لە زانایان فەرمووان ئەم فەرموودەیە مەبەستی پێ حەتا یحب لأخیه مەبەستی پێ چییە ئوخوەی ئیمانیە ئوخوەی دینی و ئوخوەی ئیسلامیە بەڵام هەندێک لە زانایان دەفەرمون نەخێر مەبەستی پێ ئوخوەی ئینسانیە يعني ئینسان تەنانەت بوو غەیری مسلمانیش نابی حەزی لێ بی مەسەڵەن غەیری مسلمان تووشی شەڕ ببی تووشی نەخۆشی ببی یان بەلای کەمەوە ئەمە کە جێ ئیتیفاقی زانایانە کە ئینسانی مسلمان دەبی حەزی لێبی هەموو کەس مسلمان بی چونکە یەکێک لە هەرە نیعمەتە گەورەکان کە خوای گەورە بەخشیوە بە مسلمان نەیبەخشیوە بە غەیری مسلمان ئەویش نیعمەتی هیدایەتە نعمەتی ئیمانە نعمەتی بیرۆبڕوایە بۆی ئینسانی مسلمان کە ئەرکی سەرشانیتی بانگەوازی بوو ئاینەکەی بکە بۆچی بۆ ئەوەی کە ئەو دەبی حەزی لێبی هەموو خەڵک مسلمان بی ئەو نوری ئیمانە کە چوویتە ناو دڵی دەبی حەزی لێبی بچتە ناو دڵی هەموو کەس دەبی پەروشی ئەوە بی کە هەموو خەڵک ئیمان بهینی و شهادە بهینی و داخلی بازنەی ئیسلام بی بۆ ئەوەی لە ڕۆژی قیامەت کەس نەچتە دووزەخ نابی ئینسانی مسلمان وا بیر بکەتەوە کە یان حەزی لێبی خەڵک بچتە دووزەخ خەڵک بەس خۆی قورتار ببی بەس خۆی ڕزگار ببی بەس خۆی بچتە بەهەشت با خەڵک هەمووی بچتە جەهەنەم ئەمە صیفەتی ئینسانی ئیماندار نییە بۆیەش یعنی مسلمانان لە مێژووی ئیسلامدا لە سەردەمی پێغەمبەر درودی خوای لەسەر بی لە سەردەمی پێشینان و سەردەمی زانایان و هەموو جار بانگەوازی ئیسلامی و دعوە لەبوو ئەوە بووە بۆ ئەوەی خەڵک ڕزگار بکرێ لە دووزەخ و بڵێن هەمویان مستحقی ڕەزامەندی خوای گەورە و نیعمەتەکان و بەهەشتی خوای گەورە ببن بۆیە طبعا لأخیه وەکو گوتمان لە بۆ هەندێک شت بەڵێ دەبی ئینسان حەزی لێبی تەنانەت ئەو کەسە کە مسلمانیش نییە دەبی ئینسان حەزی لێبی چۆن ئەتوو خوا هیدایەتی دای خوا لە دایک و بابەکی مسلمان هینایتە سەر دنیا دەبی حەز لێبی ئەوەی کە کافرە و بێبڕوایە و ملحدە و بێدینە و غەیری ئیسلامە دەبی حەزی لێبی دەبی هەوڵیشی بووی بدە کە ئەوانەش مسلمان ببن بۆیە مەسەلەن زۆر ڕاستە ئەم حەدیسانەی کە ئەم دووەم باسمان کرد ئەمە باسی ئیسلامی کردووە بەڵام زۆر حەدیسێتر بە ڕەهایی هاتووە بە مطلقی هاتووە یعنی بۆ نمونە پێغەمبەر صلی الله علیه وسلم لا فرمودەیە کە ابن حیبان ڕیوایەتی کردووە دەفەرمێت الله في عون العبد ما دام العبد في عون أخيه يعني بعام هاتووە نەک أخيه المؤمن أخيه المسلم والله في عون العبد خوای گەورە پشت و پەنا و هاوکاری ئەو بەندە و ئەو کەسە دەبی کاتی کە ئەویش بڵێن خزمەتی خەڵکەکە و ئەویش هاوکاری براکانی خۆیتی یان لا حدیثێکی تر کە متفق عليهە کە پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمووی من كان في حاجة أخيه كان الله في حاجته بزانە ئەمەش ئەخیه بەعام هاتووە بە مطلقی نەک تەنیا مەبەستی پێ بڵێن خوێی دینی و ئیمانی بی بەڵکو تەنانەت ئەگەر یەکێک بچی ئیشێک بوو کەسێکی غەیری مسلمانیش ئەنجام بدە هاوکار بی خوای گەورە بڵێن هاوکاری ئەو کەسە دەبیت لە بڵێن دنیا و تەنانەت بڵێن لە ڕۆژی قیامەتیش بۆیە بەڕێزان مەسەلەی ئوخوە ئێمە ئەگە بین باسی ئوخوەی ئیمانی بکەین ئوخوەی بڵێن ئیسلامی بکەین بڵێن ئێمە چەند ئاستمان هەیە ئاستی یەکەم ئەوەیە کە تەنیا ئەو کەسە چبی یعنی خەڵکی خۆش بوێت بەڵام ئەمە ئاستەکە نزمترە لەو فەرمودەی کە ئێمە باسمان کرد حتى يحب لأخيه ما يحب
لنفسي هي أما آستك نزمترا يعني كابرا مسلماني خوش دبيت بلام حزيليني همو مسلمان وكو أو خواي قورا أو نعمتاني كلقلي كردوة أو نعمتاني لقل همو كس بكري أما بلين يعني نسبتك آستك نزمترا لشي لو بلاي لو بيجيا بوي مثلا بو نمونه يعني أبو هريرة رضي الله عنه السربي كدعواي كلا پیغمبر درود خواه السربي كدعاي لوبك دعاي لوبك پیغمبر صلى الله عليه وسلم فرموي شي فرموي اللهم حبب عبيدك هذا وأمه إلى عبادك المؤمنين وحبب إليهم المؤمنين زانه دعاي كي پیغمبر صلى الله عليه وسلم ليرا فرموي شي فرموي خوايا أم بندي خود كأبو هريرة وای لێبکە و لەگەڵ دایکیشی وای لێبکە کە خۆشەویست بن لای ئیمانداران لای مسلمانان و مسلمانانیش خۆشەویست بکە لە لای ئەبوو هورەیرە و دایکی هەیە ئەمە پێگویەکە بەڵام هەیە ئەمە نزمترە بەڵام ئەگەر چیش بەڕێزان نزمترە بەڵام بەڕاستی ئەمەش پێگویەکی گەورەیە ئەوش ئەوەیە کە ئەو کەسە کە دەڵێن خۆشەویستی مسلمانان لە ناو دڵی جێگیربی کەواتە نابیتن بە هیچ شێوازێک هیچ غەشێک فێڵێک ڕک و کینێک بغضێک حساسیەتێک ئیرەیی و حەسەد و حتا دوایێ ئەو دەردە دەرونی و نەخۆشیانی دڵ نابی لە ناو دڵی ئەم کەسە جێی ببیتەوە بەلکو ئەگەر ئەو کەسە تەنانەت ئەو پێگەیشی هەبی ئەمە ئەهلی بەهەشتە ئەمە ئەهلی بەهەشتە کە پێغەمبەر درودی خوای لەسەربی لە فەرمودەیەک کە يعني فرموديك صحيحة كدفرميت روجك لروجان يك للصحابة كان طبعا دالين عبد الله كوري سلام بوا كبيش أوي بيت جور بيامر صلى الله عليه وسلم فرموي كوما للصحابي تلوي بوا فرموي استاكا سكديتا مجلس كأهلي بهشتا خلقك همو تشاويان لدرقابو قلت يا مزانة چه أو كسيديت كبيامر صلى الله عليه وسلم مسجيني بهشتي بيدا أو جاد فرمون أو صحابية هات وشو دانش لوي دوای ڕۆژێکی تر بە هەمان شێوە بزانە ڕۆژی دوای بووە چەند ڕۆژێک دوای ئەوە بووە بە هەمان شێوە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمووی ئێستا کەسێک دێتە مەجلس ئەهلی بەهەشتە خەڵکەکە هەمووان چاویان لە دەرگا بوو نەفسی ئەم سەحابیە هاتەوە ژوور سێ جار ئەمە دووبارە بووە هەتا عەبدوڵای کوڕی عەمری کوڕی عاس یعنی پێی غەریب بوو یعنی حەزی لێ بوو بزانی نهێنی ئەمە چییە یعنی ئەم سەحابیەکی ئاساییە وەکو ئەوانەی تر کەس نەیبینیوە شتێکی جیاوازی ئەنجام دابی بۆیە دەچتە لای پێ دەڵێ من گرفتەکەم لەگەڵ بابم دروست بووە من ناتوانم بچمەوە ماڵێ خۆم حەزم لێ ئەگەر دووسێ ڕۆژێک ئەزم بدەی لە لای تو دەبم بۆ ئەوەی ینی ئەو بابەتە حەل ببی ئەو جا بگەڕێمەوە ئەوش بە خێراتنی دەکەوت دەڵێ بەسەرچاو فەرموو طبعاً سێ ڕۆژ ئەو مەبەستی بەس تەنیا ئەوەیە کە بڵێن چاودێری ئەم سەحابیە بکە بزانێ ئەمە چی دەکە لە شەو لە ڕۆژدا چه عیبادەتێک ئەنجامە دەکا بگەتە ئەم ئاسەکە پێغەمبەر صلی الله علیه و سلم مسجینی بەهەشتی پێدەدا ئەو جا دوایە کە دەبینی ئەو کەسێکی زۆر ئاساییە یعنی تەنیا فەرزەکان ئەنجامەدا تەنانەت ئەو عیبادەتە سنەتانەش ئەنجام نادا کە سەحابەکانی تر هەمویان ئەنجامی دەدەن ئەو جا دوایە پێش ئەوەی کە خۆحافزی لێ بکە پێ دەڵێ حەقیقەتەکەی دەڵێ من لەبوو ئەم مەبەستە هاتوومە هیچ مشکلەم نەبووە لەگەڵ بابم پێغەمبەر صلی الله علیه و سلم سێ جار مسجینی بەهەشتی پێیدا بەس ویستم بزانم هیچ شتێکی جیاوازم نەدید لە تو ئەو جا ئەویش پێ دەڵێ وەڵڵاهی من هەر ئەوانەی کە لە منت دیتی هەر ئەوە هیچ شتێترم نییە بەڵام تەنیا ئەوەندەیە من دائما دڵم سافە دڵم پاکە خاوینە یعنی ڕۆژێک لە ڕۆژان بڵێن هیچ ڕک و کینەیەک و حەقدەک و بڵێن ئیرەیەک و هیچ شتێک لەناو دڵم نەبووە بەرامبەر مسلمانان کە سەری خۆم دادەنێمەوە یعنی گەردەنی هەموو کەسم ئازاد کردووە دلم ئەو هایە بەرامبەر هەموو کەسێک بەرامبەر مسلمانان ئەو جا فەرمووی عەبدوڵای کوڕی عەم فەرمووی دیارە ئەمەیە ئەم سیفەتەیە لەناو تووکە لەوانەیە ئێمە هیچ تو نەگەشتبینە ئەم ئاستە کە پێغەمبەر صلی الله علیه و سلم مسجینی بەهەشتی بە توویدا بۆیە بەڕێزان ئەمە هیچ تو نەگەشتە ئەم ئاستەی کە لە ئاستی دووەم کە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمووی ئەو فەرمودەی ئێمەی ئەمڕۆکە لا يؤمن أحدكم حتى يحب لأخيه ما يحب لنفسه ئەمە پلێ و پێگەیەک بەرزترە لەوەی ئەوەی پێشووتر هەیە کە ئەو کەسە نەکتەنیا مسلمانانی خۆش بوێت نەکتەنیا خۆش بوێت و لە ناو دڵی هیچی نەبی بەرامبەر بە مسلمانان
بەڵکو چ بی بەڵکو ئەوەی کە بۆ خۆی بێوێ بۆ ئەوانش بێوێ لە هەموو ئومورێک لە هەموو ئوموری دنیا و لە ئوموری قیامەت لا يعني نابی بوو نمونە کەسێک مەسەلەن يعني بەردەوام مەسەلەن 5 فەرزە لە نوێژی جەماعەتە حەزی لێ نەبی خەڵکی تر ئەوها مواظبەی نوێژی جەماعەت بکە مەسەلەن ڕۆژی سونەتەکان دەگری مەفروضەوە حەزی لێبی خەڵکیش هام بدە حەزی لێبی هەموو خەڵک يعني وەکو ئەو بن مەسەلەن لە ڕووی عیبادەتەوە لە ڕووی دنیاوە مەسەلەن خوای گەورە هەر نیعمەتەکە لەگەڵ توی کرد خۆ لە مولکی خوا کەم نابیتەوە بۆچی پێت نەخۆشە کە برایەکەی تو خوای گەورە ئەو نیعمەتەی لەگەڵ نەکە يعني خوای نیعمەتی صحەتە نیعمەتی ماڵە نیعمەتی خێزان و ماڵ و منداڵە يعني هەر نیعمەتەکە خوای گەورە لەگەڵ ئینسان دەکە مەفروضەوە ئینسان حەزی لێبی خەڵکی تریش بڵێن ئەگە زیاتر نەبی وەکو ئەو ئەگەر زیاتریش نەبی وەکو ئەو خوای گەورە ئەو نیعمەتانە لەگەڵ ئەویش ئەنجام بدە و طبعا لە ڕیوایەتی ئیمامی ترمذی و بن ماجە و ئیمامی ئەحمەد يعني هاتووە بە حەدیثی ئەبو هورەیرە طبعا ئەم حەدیثی ئێمە گوتمان حەدیثی ئەنەسە کە فەرمووی چی وأحب للناس پێغەمبەر صلی الله عليه وسلم خطابك لقى أبو هريرة وأحب للناس ما تحب لنفسك تكن مؤمنا واكره لهم ما تكره لنفسك وأهل بيتك تكن مؤمنا زانه فرموي تو هرشتك بو خود بتويد بو مسلمانة بل كل هر بو ناس وأحب للناس بو خلقش هرشتك لو خود بتويد بو خلقش با بتويد با بيت خوش بي تكن مؤمنا أو كاتا إيمان دار دبي وبرزان أم فرمودي إيما وكزانان دفرمون منطوق مفهومه هي منطوقك أويك لفرمودكات وحتى يحب لأخيه ما يحب لنفسه بلا مفهومك هالم حديث أبو هريرة هاتوا مفهومك كهذا فرميت وأكره لهم ما تكره لنفسك ولأهل بيتك يعني لهمان كاد شون أتو حزت لي أوانش دولة من بن أوانش خيزان ومال من دال بيك بهنن أوانش صحة وعافية يعني وكتو مثلا خواهی گەورە لەگەڵیان بکە لە هەمان کاتیشدا مثلا کە تۆ پێت نەخۆشە نەخۆش ببی دەبی پێت نەخۆش بی خەڵکیش نەخۆش بکەوی پێت نەخۆشە مثلا تو زەرەر بکەی پێت نەخۆشە فەقیر و هەژار و دەستکورت و نەدار ببی پێت نەخۆشە ئیمان و بڵێن عیبادەتت لاواز ببی دەبی بە هەمان شێواز پێت خۆش بی يعني كأوانش وكتوب يعني أوانش بيتنا خوش بأوانش وكتوب مثلا أمشتانا لدز بدن كواتا مفهومي حديثكي أنسيش هر أود قرتوا لا يؤمن أحدكم حتى يحب لأخيه ما يحب لنفسه وكوكتمان وأن يكره لهم ما يكره لنفسه باشا برزان أمش بيجيك بلام بيجيك زور برستريش مان هي پلەیەکی بەرزتریشمان هەیە ئەویش ئەوەیە کە پێگەی چییە؟ پێگەی ئیثار بەڕێزان لەوەش زیاترە ئیثار ئەوەیە کە تو نیعمەتەکە خوای گەورە لەگەڵ توی کردووە تو تەنازولەکەی یان پێت خۆشە ئەم نیعمەتە ئەگەر خوای گەورە لەگەڵ برایەکی خۆت کردبی بەس لەگەڵ توی نەکردی یان شتە خوا بە تو دەبەخشی تو ئیثارەکەی شتەکەی خۆت دەدەیە برایەکی خۆت ئەمە زۆر ئەمە منتەهای ئوخوەتە منتەهای بڵێن برایەتیە يعني مافی برایەکانی خۆت يعني مافی خۆت يعني تەنازلەکەی لە مافەکانی خۆت لە حەق و حقوقی خۆت لەو نیعمەتانەی کە خوای گەورە لەگەڵ توی کردووە دەیدەی بەوانێ تر ئەمە پێگەیەکی زۆر گرنگتر و بەرزتر و ئەوەترە بۆیە بەڕێزان طبعا ئیثار ئەگەر بین لە نێو هاوڵانی پێغەمبەر درود خوای لەسەر بی شوێنکەوتووەکان پێشینان سەلەفە ساڵح نمونە و مەواقفی زۆرمان هەیە من تەنیا ئاماژە بە یەک لەو نمونانە دەکەم کە بۆ ئەوەی بزانی بەڕاستی یعنی ئەمەیە ئیمان ئەمە منتەهای ئیمانە ئەمە بڵێن ذەروەی ئیمانە و بیر و بڕوایە ئەویش بە تایبەتی لەو مووقفەی کە ئێستا بوتان باسەکەم کە يعني لا بداية ونهاية هاتوا ابن كثير إمام واقدي بومان دجيرتوا كباسي شر يرموك دكري كشر يرموك لصالي
يعني هەندێک خلافی لەسەرە دەڵێن 13 تا هەندێک دەڵێن 15 کۆچی ڕووی داوە لە نێوان مسلمانان و ڕوم و بیزەنتینیەکان لە دوای وەفاتی پێغەمبەر صلی الله علیه وسلم بە 4 ساڵ تقریبا ئەم شەڕە ڕووی داوە کە شەڕێکی گەورە بووە، یعنی تەنانەت 4000 شەهیدی داوە مسلمانان، بەڵام بەرامبەری 70,000 کا لە کافرەکان بڵێن کوژراون لەو شەڕێکی زۆر گەورە دەبی کە دەجێرنەوە لە کاتی کە شەڕەکە کوتایی دێت، یعنی کۆمەڵە کەس طبعا حتما شەهید بوون، هەندێکیش هەن بریندارن پێش ئەوەی کە مەسەلەن بۆ ئەوەی بچن فریان کەون بۆ ئەوەی کە نەمرن. طبعا کەسێک هەبووە دیارە لەسەریان گەڕاوە بزانی چێ لە ژیان داماوە ئەوجا ئاوی پێبووە کە جێی لێ بووە یەکێک ناڵە ناڵیتی و بڵێن خوێنی لێ دێت و بریندارە و داوا دەکە کە قومە ئاوەکی پێ بدرێتی ئەو کەسەش دێت نزیک دەبیتەوە بۆ ئەوەی کە ئاوەکەی بدەتێ لەو کاتە ئەو جێ لێ دەبی برایەکی خۆی لەو سەر ئەوش بریندارە و ناڵە ناڵیتی و هەوارەکە هەواری ئاوەکە ئەو لەو کاتە تەسەورکە لەو کاتە دەڵێ بڕوو جارێک بیدە ئەوجا وەرە ئەوەکە بیدە بە من ئاوەکەی ناخۆتەوە دەڵێ بڕوو جارێک بیدە ئەوکە ئەوها جێ لێ دەبی ئەویش دوایە کە دەچتە لای ئەوەی دووەم پێش ئەوەی کە ئاوەکەی بدەێت ئەویش جێ لێ دەبی کە کەسێکی تر لەولا دیسان بریندارە و هەوارەکە ئەویش ناخۆتەوە دەڵێ بڕوو جارێک بیدە ئەوەی سێم ئەو جەدوایە وەرەوە لای من کە دەچیتە ئەوەی سێم کە پێش ئەوەی ئاوەکە بخۆت ڕوح دەدە و بڵێن گیانی دەرەچی و وەفاتەکە شەهید دەبی کە دەگەڕێتەوە ئەوەی دووەم دەبینی ئەوی شەهید بووە کە دەگەڕێتەوە ئەوەی یەکەم دەبینی ئەوی شەهید بووە. یعنی سبحان الله ئەمە چ دینەکە ئەمە چ بیر و بڕوایەکە ئەمە چ عەقیدەیەکە وای لەو کەسانە کردبی لە سەرەمەرگ لە کاتی سەکەرات کە تەفزیلی براکی خۆیان بکەن بەسەر خۆیان و فعلەنیش هەرسێکیشیان شەهید بوون و وەفاتیان کردو بەبێ ئەوەی مەسەلەن کە کەس ئاوەکە بخوتەوە. ئەمەیە ئیثار بەڕاستی ئەمەیە منتەهای بڵێن پلە و پێگەی ئیمان. خانێکی تر بەڕێزان ئەویش ئەوەیە کە ئیمان ئەخووە عەفوەن ئەخووەی ئیمانی ئەوەی نییە زەمەنی نییە. یعنی چۆن زەمەنی نییە؟ بزانە بەڕێزان کە تو مسلمانی کە تو ئیمانداری دەبی تەنانەت هاوڵانی پێغەمبەر دوورودی خوا لەسەروی پێش هەمووان پێغەمبەری خوا ئەوجە هاوڵان پێشینان زانایان مسلمانانی پێش ئێستاش دەبی ئێمە خۆشمان بیانەوێت معنەڵێم ئێمە لە سەردەمی ئەوان نەژیاینە نەمان بینیون بەڵام بتەوێت نەتەوێت ئەگەر مسلمانی دەبی ئەوانت خۆش بوێت دەبی ئێمە ئێستاش هەموو ئەوەی کە ئیماندارە و مسلمانە دەبی خۆشمان بیانەوێت تەنانەت ئەگەر نەشیان ناسین نەشمان بینیون بۆیە هەر کەسە کە ئازاری پێ بگەیتن کە مسلمانە ئیماندارە لەو پەڕی دنیا بۆ ئەو پەڕی دنیا دەبی ئێمە بە خۆشیەکانیان پێمان خۆش بی بە نەخۆشیەکانیان پێمان نەخۆش بی. بۆیە بزانە خوای گەورە دەفەرمێ چی والذین جاءوا من بعدهم يقولون ربنا اغفر لنا ولإخواننا الذين سبقونا بالإيمان ولا تجعل في قلوبنا غلا للذين آمنوا ربنا إنك رؤوف رحيم. سبحان الله إنسان إيماندار أو هاي دبي دعاء نكبس بو خوي بك بو أواني الذين سبقونا بالإيمان تصورك إيما دعاء بو مسلمانان وإيمانداران كين أواني كمردون كان نمان بينيونو كالسردم أوان نجياوين أو جاش بردوامش أخوي إيماني لا استش بردوامه وكوتايش نايتن ترانت روج قيامتش بزانه لروج قيامت برزان كخواي قورة لو كاتا خواي قورة يعني إما لو أنا ما نحساب بك لروج قيامت خواي قورة ده فرميتشي الأخلاء يومئذ بعضهم لبعض عدوا إلا المتقين. زانا روج قيامت يعني يوم يفر المرء من أبيه من أمه وأبيه وأخيه يعني هتادوا لهموان رادك لروج قيامت كل نفس بما كسبت رهين يعني هر كسك ببيكر دو عملي خوي بلام إنسان إيمان دارنا إلا المتقين الأخلاء أوانيك لروج الدنيا برادر بلين صاحبي يكتر بون دبنا دجمني يكتر إلا المتقين إيمان دار هر وكو خوي دمين توا ولا بهشتش بيكا وهر بيكا ودبن أويك إيمان داري حقيقية إيمانكي بلين برايتيكي أخوكي هر بردوامة بلام أويك پەیوەندی یان پەیوەستە بە بەرژەوەندی دنیا ئەمە کوتایی پێدێت بەڕێزان وەکو شاعر دەڵێ ما كان لله دام واتصل وما كان لغيره انقطع وانفصل ئەگە بێت و
هەر پەیوەندیەک بەرژەوەندی دنیای تێداڕە چاو کرابی ئەمە حتمما ئەو بەرژەوەندیە کەی کوتایی پێات ئەم بڵێن پەیوەندیەش کوتایی پێدێ بەڵام ئەگە بێت و لە بوخوابی دامەوە تەسەڵ بزانە دامەوە تەسەڵ هەتایە یعنی بە مردنیش کوتایی پێنایەت لە ڕۆژی قیامەتیش کوتایی پێنایەت وە لە شعرێکی تردا کە ئەو پەیوەندی بزانە ئەوەی کە لەسەر ئەساسی بەرژەوەندی دنیاە شاعر دەفەرمی چی إذا قل مالي فما خل يصاحبني وفي الزيادة كل الناس خلاني دەفەرمێت هەر کاتە کە ماڵم کەم بوو کەس نییە هیچ برادرم نابی کەس نییە بێت سەلامم لێ بکە وفي الزيادة كل الناس خلاني بەڵام کە ماڵم زۆرە و زیادەیە هەموو خەڵک دەبیتە هاوڵ و برادري من فكم من عدو لأجل المال صاحبني وكم من صديق لفقد المال عاداني دەفەرمێت چەند کەس هەیە کە دژمنە بەڵام لەبەر ئەوە چونکە بەرژەوەندیەکی لەگەل من هەیە لەبەر ئەوە چونکە من ماڵم هەیە دێت دەبیتە برادرێ من وەکەم من صديق لفقد المال عاداني بەڵام زۆر کەس هەیە برادرە بەڵام چونکە بەرژەوەندی نەما لەگەڵم پارە و سەرۆت و سامانم نەما دێت دژمنداری و دژمنایەتی منەکە وی بەڕێزانێمە کاتمان تەواو بوو ئەگەر چی ینی خاڵی زۆرمان ماوە و قسەی زۆر دەتوانین بکەین لەسەر ئەم فەرمودەیە چونکە وەکو زانایانیش فەرمووان کە ئەمەش بەڕاستی پەیوەندی بە زۆر لە بڵێن بابەتەکانی دینەوە هەیە و بە تایبەتی ئەو پەیوەندی کە لە نێوان مسلمانان و لە نێوان ئیمانداران و بینی خوان و بینی غەیری خۆشیان کە هەیە ینی ئومێدەوارین ئەوانی کە باسمان کرد جێی سوود بیت لە هەموو إن شاء الله تعالى خوای گەورە لەوانەمان حساب بکە لە دنیا و لە قیامەتیش إن شاء الله بڵێن ئێمە لە ئیماندارە حەقیقیەکان بین و ئەو پلە و پێگە بەرزانە بە نصیبی هەموو لایەک بین إن شاء الله تعالى وآخر دعوانا الحمد لله رب العالمين